بینەران سڵاو، دیسانەوە باسی شێرپەنجە دەکەم. ئەم جارە مەترسیەکە زیاتر لەسەر ئێمەی ژنانە. بەگوێرەی راپۆرتێکی ماڵپەڕی گاردیانی بەریتانی کە ڕێکخراوی توێژینەوەی شێرپەنجە لە بەریتانیا ئامارەکانی بۆ کۆ کردوتەوە، بۆ یەکەم جار توشبوون بە شێرپەنجەی سیەکان لە نێو ژنانی وڵاتەکەدا لە ژماری پیاوە توشبووەکان زیاتر دەبێت و هۆشداری زیاتربوونیشی دەدرێت. بەگوێرەی چەند ئامارێکی ڕێکخراوەکە، ژمارەی ژنانی توشبوو بە شێرپەنجەی سیەکان لە نێوان ساڵانی 2022 بۆ 2024 ژمارەی پیاوانی توشبوو تێدەپەڕێنێت. بە شێوەیەک پێشبینی دەکرێت ئەم ساڵ ژمارەی توشبووان لە ژناندا 27332 کەس و ژمارەی پیاوانیش 27172 کەس دەبێت. ئەماش بۆ یەکەم جارە ژمارەی ژنان زیاتر بێت لە ژمارەی پیاوان لە وڵاتەکەدا. ئەم ئامارە وای کردووە هۆشداری بدرێتە ژنان کە هاوشێوەی هۆشیاری لەبارەی شێرپەنجەی مەمەک هۆشیاریان لەبارەی شێرپەنجەی سیەکانیشەوە هەبێت. پسپۆڕانی نەخۆشیەکە دەڵێن لەمە و دوا ژنان هەروەک چۆن پشکنین بۆ گرێەکانی مەمکیان دەکەن، دەبێت هەمیشە ئاگاداری نیشانەکانی شێرپەنجەی سیەکانیش بن. شێرپەنجەی سیەکان یەکێکە لە باوترین هۆکارەکانی مردن لە نێو نەخۆشانی شێرپەنجەدا. بە شێوەیەک لە هەر 5 مردنێکی نەخۆشی شێرپەنجە یەکێکیان بەهۆی شێرپەنجەی سیەکانەوەیە. نەخۆشیەکە خراپترین ئەگەری بۆمانەوەی کەسی توشبوو لە ژیاندا هەیە. وەک پسپۆڕانی نەخۆشیەکە دەڵێن، هۆکاری ئەماش درەنگ ئاگاداربوونە لە توشبوون بە نەخۆشیەکە کە زۆربەی کات نەخۆشیەکە لە قۆناغەکانی کۆتاییدا دیاری دەکرێت. لەو کاتەشدا چارەسەری و دەرمانەکان کاریگەریەکی ئۆتۆیان نابێت. جگەرەکێشان بە هۆکاری سەرەکی شێرپەنجەی سیەکاندا دەنرێت. لە ساڵانی ڕابردوودا ژمارەی توشبووانی شێرپەنجەی سیەکان لە نێو پیاواندا زیاتر بوو، ئەوش بەهۆی ئەوەی جگەرەکێشان لە نێو پیاواندا زیاتر بوو. بۆ نمونە لە نێوان ساڵانی 2016 بۆ 2018 ژمارەی توشبووانی پیاو زیاتر لە 25000 کەس بووە لە هەر ساڵێکدا لە بەریتانیا. ژماری ژنانیش 23000 کەس بووە، بەڵام لە ئامارەکانی ئەمساڵدا توشبووانی ژن زیاترن. لەبارەی مەترسی شێرپەنجەوە، وەزیرانی بەریتانیا داوایان لێکراوە ڕێکاری زیاتر بگرنەبار بۆ کەمکردنەوەی جگەرەکێشان. ئەلێزێ فۆرگوێل بەرپرسی سیاسەتی ڕێگری لە جگەرەکێشانی سەنتەری توێژینەوەکە ڕایگەیاند شێرپەنجەی سیەکان زیاتر لە هەر جۆرێکی دیکەی شێرپەنجە دەبێتە هۆکاری مردن. هۆکاری سەرەکی نەخۆشیەکەش جگەرەکێشانە. ئەو دەڵێت ئەو بودجەی بۆ نەهێشتنی جگەرەکێشان تەرخانکراوە لە ئاستی پێویستدا نییە و ناتوانن خەڵکی وەکو پێویست هەن بدەن واز لە جگەرەکێشان بهێنن. شێرپەنجەی سیەکان نەخۆشیەکی مەترسیدارە کە ڕوبەڕووی سیەکان دەبێتەوە کە ئەگەر نەخۆشەکە لە قۆناغەکانی سەرەتاییدا چارەسەری بۆ نەکرێت دەبێتە هۆی مردنی. بە گوێرەی توێژینەوەکە لە هەر 100 کەس کە لە قۆناغی یەکەمی نەخۆشیەکەدان 55 کەسیان دەتوانن بۆ ماوەی 5 ساڵ لە ژیاندا بمێننەوە، بەڵام لە کۆی 100 کەس کە لە قۆناغی چوارەم یاخود کۆتایی نەخۆشیەکەدان تەنها 5 کەسیان دەتوانن بژین. بە گوێرەی تەندروستی جیهانی، شێرپەنجە یەکێکە لە سەرەکیترین هۆکارەکانی مردن لە جیهاندا. تەنها لە ساڵی 2020 نزیکەی 10 ملیۆن کەس بە شێرپەنجە مردوون کە 1 لەسەر 6 مردن لە جیهاندا دەکات. لە جگەرەکێشان دوور بە و تەندروست بە. خواتان لەگەڵ.